قوربانە بم منیش ئێوە بخۆشن. جان ڕیاڵیا بە قورعە سەیری تۆ پێ هەر ناکەم. دانێ ریال مەدرید سەیری ناکەم بەخۆ. لەبیرت دێ و ئێوارەی کە تۆم بینی بۆ یەکەم جار ئێستا خۆزگەی بۆ خوازم نەکەر جارێ 100,000 جار. ئەو ئێوارەوام هەستە کرد دنیا پڕ لە جوانیە هەموو تەمەنم بژار کرد ئێوارێکی وایتیانە بڕوا بکە و ئێوارە خۆم بەخیلی بەبرد بە خۆم وام هەستە کرد دیارەیەکی کە خوای گەورە ناردوێتی بۆم. چاوەڕوانی چی بم ئیتر تەمەن وە ئەم سەڕێتەوە من دڵنیام بەو ئێوارە تازە قەت ناگەڕێت پێشکەشتان کرد.